بەڵای زانەگەڵتان بەردەوامین لەم تەوەرەیە باس لە فیستیڤالێکی گرنگەکەین کە بیرۆکە و کارێکی گرنگ و نوێیە بۆ ئەکرێ بڵین بۆ هەرێمی کوردستان. فیستیڤالی فیلمی مۆبایل کە لە شاری سلێمانی ئەنجامەدرێت کە بیرۆکەیەکی نوێیە. ئەم فیستیڤاڵە یەکێکە لە هەوڵە گرنگەکانی بەشی هونەری سینەمای سلێمانی بە هاوبەشی دامەزراوەی ڤیم هەروەها بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات کە پرۆژێکی گرنگە. ئێستا باز لە پرۆژەکە کەین کە ناساندن دەمێکە بە پرۆژەکە کراوە بۆ لە ئێستادا وەرگرتنی فیلمەکان وەستێنراوە لە 15 چوارەوە بە هیچ جۆرێک فیلم وەرنەگیراوە بۆ فیستیڤالەکە. باز لە فیستیڤالەکەکەین کەی فیستیڤالەکە ئەنجامەدرێت و ئەو فیلمانە کامەنەن کە وەرگیراون، ئەو فیلمانش کامەنەن کە وەرگیراون و لە فیستیڤالەکەیان پێشکەشەکرێن. کاکاوانمان لەگەڵە کاکاوان ئازیز سینەماکار هەر لە هەمان کاتا وتەبێژی فیستیڤالی فیلمی مۆبایل. کاکاوان سڵاو دەبێت. زۆر سپاس، سڵاو لە ئێوە لە هەموو بینەرانی بەڕێزی. سپاس بۆ تۆ. کاکاوانەمێ بۆ دەست پێ بکەم، پێناسی بەڕێزت چییە بۆ فیستیڤالێکی لەم جۆرەکە؟ بۆ یەکەم جارە ئەم فیستیڤاڵە یان هاوشێوەی ئەم فیستیڤاڵە ئەنجامەدرێت کە تەواوی ئەو فیلمانی کە لە فیستیڤالەکە پێشکەشەکرێن لەڕێی مۆبایل و وێنەگیراون. بەڵێ هەڵبەت فستیڤالی فیلمی کوردی مۆبایل ئەو فستیڤالەیە کە هەموو ئارەزومەند و هەموو خوازیارێک کە ئەوەی کە خوازیار بێ فیلم دروستکە و کە ئارەزومەند بێ بۆ فیلم بۆ سینەما کارەکەەوە ئاسان کراوە ئەتوانرێت لە ڕێی مۆبایلەکەیەوە کە ئەمڕۆ مۆبایل یەکێکە لەو تەکنەلۆجیانی کە زۆرێک لە خەسڵەتەکانی سینەما لە خۆ ئەگرێت. یعنی ئەگەر هەچ کەس ئارەزووی هەبێت ئەتوانێت لە ڕێی ئەو مۆبایلەوە ئەگەر بیرۆکەیشی هەبێت چیرۆکێکی هەبێت بابەتێکی هەڵبەت کوردیانەی هەبێت ئەتوانێت لەم فستیڤاڵەیە بە زانینی خۆی بتوانێت بۆمان بجێڕێتەوە بە کامێرەکەی وێنەی بگرێت. باشە مامۆستاکاوان ئامادەکاریەکانی فستیڤالەکە چۆنە یاخود با بڵێن چ بەرەو پێشچوونێکەیە لە ئامادەکاریەکانی فستیڤالەکە؟ بەڵێ هەڵبەت لەم مەرحەلەیە ئامادەکاریەکان ئیتر ئێمە ئەو لیجنانە هەموو ئەو فیلمانی کە بەدەستمان گەیشت ئێمە 15 چوار کۆتا بەروار بوو کە ئیتر فیلم وەرناگیرێت تا ئەو بەروارە وەرەگیرێت. تەبەن خۆشبەختانە فیلمێکی زۆر هاتۆ و لێرەوە من دەستی هەموو لایەک دەستخۆشی لە هەموو لایەکەکەم و لەشی هەموو لایەکیان ساغ بێ سەرو لە 100 فیلم کە ئەمە خۆمان چاوەڕێی ئەومان فیلم هاتووە. بەڵێ سەرو لە 100 فیلم هاتووە. چەند وەرگیراوە و چەند سینمای شکرێ؟ خۆی فستیڤالەکە 2 ڕۆژە. ئێمە لەم 100 فیلمە 20 بۆ 25 فیلم وەرەگرین بۆ ئەوی لەو 2 ڕۆژە توانای بینین هەبێت. بە دڵنیاییەوە ئێمە 20 بۆ 25 فیلم، بەڵام ئەمەش هەوڵ و مانوبوونێکی زۆری ئەوێت تۆ لە سەرو 100 فیلمەوە 20 بۆ 25 فیلم وەربگریت. فیلمەکان فیلمی باش هاتووە، فیلمەکان بەعام باشن، دەستخۆشیان لێ ئەەکەم. لە شوێ هاتون فیلمەکان با بڵێن هەر لە نێوخۆی کوردستانەوە یاخود لە دەروی کوردستانیش بەشداریان کردووە؟ کوردستانیش و لە دەروی کوردستانیش هەڵبەت کە ئەڵم ناو هەلومەرجەکانی چییە کە بتوان ئەو فیلمانە بەشدار بن لە ئەم فستیڤالەیە؟ ئەبێت بە مۆبایل بێ، یعنی ئێمە زۆر تەرکیز لەسەرەوەکەین کە ئەبێ فیلمەکان بە مۆبایل بێ و ماوەکەشی لە دقەیەکەوە بۆ 15 دقە تێنەپەڕێت. یعنی ئەبێ ئەوە و بابەتیش کوردی بێ، بابەتێکی کوردیانە بێت. یعنی فیلمەکان خۆشبەختانە ئەوە لە هەرێمی کوردستان لە هەولێری خۆشەویست و لە زاخۆ و لە دهۆک و لە گەرمیان و لە هەڵەبجە و لە ناوخۆ هەمووی پێمان گەیشتووە. لە دەروی کوردستانیش، یعنی لە دەروی کوردستانیش لە کوردستانی ڕۆژهەڵات و لە کوردستانی ڕۆژئاوا و لە هەموو دنیا ئەوەی کە کوردی لێ و چەند فیلمێکمان پێگەیشتووە و لێرە و دەستخۆشیان لێ. باشە کاکاوان ئەکرێت بڵێن ئەمە بۆتە دەرفەتێک بۆ کەسانێک کە حەزیان بە کاری فیلم هەبووە، حەزیان بە کاری وێنەگرتن هەبووە، حەزیان بە ئەکتەریە و حەزیان بە هەر کارێک هەبووە لە فیلمێکە بەشداری بکەن. ئەم بۆتە دەرفەتێک یا دەرەچەیەک بۆەوەی کە ئەوانش بن بەشدار بن. بە دڵنیاییەوە ئێمە لەگەڵ هاوڕێیانم هەڵبەت حەزم کرد ئەوە باس بکەم بە هاوبەشی دامەزراوی فیلم لەگەڵ کورسات و لەگەڵ سیتی سینەماش. بەشی ئێمە بەشی هونەری سینەمای سلەیمانی ئێمە زیاتر
ئەم هەلە بۆ ئەوانەیە کە ئەوەی کە خوازیار و کە ئارەزوومەندە، یعنی مەرج نییە تۆ ئەگەر بێی بە کامێرای پێشکەوتوو یا فلم بە مۆبایل نیکی بودجەیەکی زۆری ئەوێ، بودجەیەکی زۆری، کاتێکی زۆری ئەوێ و تۆ ئێمە بۆمان ئاسان کردووە. هەموو چەندین کەسی تایە کە خۆیان ئارەزویان کردووە. باوەڕتان بێ ئێمە کە ئیتر ئەرزمان کرد وتمان ئەم فستیڤاڵە هەیە، چەندین فلم هەبوو هەر خۆی پێشتر ئامادە کرابوو، یعنی ئەیانوت چاوەڕێی دەرفەتێکی وا بووین کە فیلمەکانمان ببینە فستیڤاڵێکی واوە. بەڵێ ئەمە فرسەیەکی باشە، دەرفەتێکە زۆرێک لە گەنجان و ئارەزوومەندان ئیتر مەرجنیە هەر گەنج بێت، دەرفەتێکی باشە بۆ هەموو ئەوانە کە ئارەزویان هەیە بەڵێ بە مۆبایلەکە دەسۆشکاویشی باشێت بڵین ئەمە ئێوەتانوێت بڵێن چۆن چیرۆکەکە ئەگەیەنیت نەک بەچی چیرۆکەکە تۆمارەکەیت. گەیاندنی چیرۆکەکە گرنگە، ئیتر ئەگەر لە ڕێی مۆبایلێکەوە بێت کە نرخێکی زۆر کەمی هەبێت یان لە ڕێی کامێرایەکەوە بێت کە بابڕێ نرخەکەی بە سەر و $10,000. بەڵێ ڕێک ئەوەیە گرنگ ئەوەیە تۆ ئەوەی کە هەتە بۆمان بجێڕیتەوە ئەو چیرۆکە ئەو بابەتە ئەو بیرۆکەی کە هەتە بتوانانی بە مۆبایلەکەت بۆمان بجێڕەوە بۆ ئەوی ئێمەش پیشانی بین، پیشانی هەموو بینەریشی بین لە ناو فستیڤاڵەکە. باشە کاکەم پێم بڵێ لیژنەی داوەران چۆنە و چۆن هەڵبژێردراون ئەم کەسانە ئەبێت چ تایبەتمەندیەکیان هەبێت تاواکو ببنە لیژنەی داوەران و حکم لەسەر ئەو فیلمانە بن کە خۆیان کاندید کردە بۆ ئەم فستیڤاڵە. هەڵبەت لیژنەی داوەر هەموو ئەوانن کە ئەزمموونێکی باشیان هەیە لەلایەنی پراکتیک و لەلایەنە تیۆریەکە ئەزمموی باشیان هەیە، هەمووی کەسانی بە ئەزمونن، هەموو ئەوانن کە سەرقاڵی سینەمان. باشەکە کام پرسیارێکی ترم هەبوو لە نێو سوشەڵ میدیایە کۆمەڵێک لە پۆستەرەکانی ئەو فیلمانەمان بینیوە، ئەنجا ئەگەر تەماشای کۆمنتەکان بکەین نووسراوە ئەیکوا فیلمەکەی منیش خۆم کاندید کردووە، فیلمێکی خۆم ناردووە. پێم بڵێ ئەو پۆستەرانەی کە دانراون فیلمەکان تەنها ئەوەنن یاخود جارێ هەمووی نمایش نەکراوە؟ ئەوە ئیتر وەکو نمونەوە ئێمە دەستمان پێکردوە ئەو فیلمانی کە وەرە گیرێن، ئیتر ئێمە لە پیجەکەی خۆمان ئیتر دایان ئەبەزین. بەڵێ ئەمڕۆ چەند فیلمێک چەند پۆستەرێک دابەزیوە ڕۆژانە ئەو فیلمانی کە وەرگیراون کە لیجنە بڕیاری لەسەرراوە وەرگیراوە. طبعاً ئەوەی کە وەرگیراوە ئەمانە وەرگیراون ئەوە نین کە لیجنەی داوەریش ماوە کە بزانێ، چونکە ئەم فیلمانە خەڵاتی هەیە، خەڵاتی سیناریۆ هەیە، خەڵاتی باشترین ئەکتەر هەیە، خەڵاتی باشترین دەرهێنان هەیە. ئەمەش دوای لیجنەی تر سەیری ئەکات بۆ ئەو خەڵاتانە. لیجنەی داوەر بەڵێ ئەوە کۆتا بڕیار لە لای خۆیانە کە بڕیار لەسەر باشە. بڕیارەکان لیژنەی داوەران چیە بێت؟ باشترین فیلم هەڵەبژێردرێت یان وەکو هەموو فستیڤاڵە فیلمەکانی دیکە باشترین ئەکتەر و باشترین دەرهێنەر و باشترین وێنەگریشمانە بێت؟ بەدڵنیاییەوە لیجنەی داوەر زیاتر لە 10 خەڵات دانراوە کە بیان بەم فیلمانە. بەڵێ خەڵاتی باشترین فیلمە، خەڵاتی باشترین دەرهێنانە، خەڵاتی باشترین سیناریۆیە، خەڵاتی باشترین ئەکتەرە. طبعاً ئەکتەر لە هەردوو ڕەگەز، باشترین ئەکتەری کچ، باشترین ئەکتەری کوڕ، بەڵێ باشترین مۆنتاج. 10 خەڵات زۆرن و کەسانی کە بەشدارن لە فستیڤاڵەکە یا بەرەسان وەکو ئاگاداری فستیڤاڵەکە و ئاگاداری فیلمەکان پێشتر دەرکەوتنیان نەبووە یان لە هیچ کارێکی هونەریە بەشداریان نەکردووە؟ بەڵێ زۆرێک لەوانە ئەوانن کە تاقی تازن کە ئارەزوومەندن بۆ فیلم، بۆ دروستکردنی فیلم و بەڵێ زۆرن ئەوانە گۆڕانکاریەک ئەبێنن با بڵێن لەگەڵ ئەگەر بەراوردێک بکەین لەگەڵ ڕابردوو ئێستەیە گۆڕانکاریەک ئەبینن لە ئەو فیلمانی کە لە ئێستایا کراون و فیلمە کورتان و یاخودی ڕابردووە. هەڵبەت ئێمە کە لە ڕوانگەی ئەم فستیڤاڵۆ باس لەوەکەین بەڵێ بە خۆشحاڵی و لێرە و دەستخۆشیش لە هەمویان ئەەکەم کۆمەڵێک ئارەزوومەند و خوازیاری باش، بەڵێ زۆر بە گڕوجۆشە و بە توانای باشیشەوە هاتوون فیلمیان دروست کرد و فیلمەکانیان بۆ هێناوین کە ئەمە جێی دەستخۆشیە. تۆ ئێمە کە ئەو فستیڤاڵەمان ڕاگەیان زۆرێک لەو
تاقە جوانە لەو هێزە جوانانە هاتنە ناومایانەکە و دەستیان کردووە بە دروستکردنی فیلم. کەواتە توانای باشمان هەیە بەس پێویستیان بەوە دەستگرتنێک هەیە. بەڵێ ئەمە دەرفەتێکی باشە، ئەم فستیڤاڵە دەرفەتێکی باشە. زۆرێکیان ئەوەن بەڵێ شانسی ئەوەیان نییە لە دەستگایەکە لە جێگەیەکە بودجەیەکی وای باتێت یا بودجێکی وای پێبێ بتوانێت فیلمێک دروستکات بەڵێ لە سینەمۆبایل لە پرۆداکشنێکی زۆرەوە. ئەم ئێستا هاتووە مۆبایلەکەی پێە ئیتر مۆبایلەکەی لە هەر جێگەیەک لە هەج ئایدیایەکێ بە مێشیا و ئیکات بە چیرۆک و دوجار بە مۆبایلەکە ئیجارێتەوە. بەڵێ ئەمە دەرفەتێکی زۆر باشە. چیرۆکی سەرنجڕاکێشی تایە؟ هیوام وایە هەموو کەس بێتە دەکاکەوانەمێ باسیکەی وە بزانم فیلمەکان ئەوە هەر لێسا مەراقی کردو ڕەوەند. بەڵام من ئەوە پرسیارەکە ئەەکەم و تۆ پرسیار لە شوێنێکی ترەوە وەڵامەیتەوە. لە مانگی 5 ئیشەڵا ئیشەکان ئەبینن و بشزانن، یعنی خۆمان چاوەڕێ ئەومان ناکرد. جا بێگومان کورسات مەگەزین بەرنامەی تایبەتی ئەبێت لە هەردوو ڕۆژی فستیڤالەکەیە. لە شتان سەر بێت سەرکرد. زۆر سپاس دەکەم لەگەڵ تۆ. ئەنجا ئەمەوێت کاکەوان باسیەوە بۆ بکەی بەشی فیلمسازی هەیە لە زانکۆی سلێمانی. پێم بڵێ ئەوان بەشداریان کردووە چونکە خۆتە زانی خوێنکارەکان ئێستا لە ئەو بەشیان و بەحسیان هەیە و هیچ فیلمێکیان ناردووە. باوەش ئاشکرا بکەین. بە سپاسەوە کۆلێجی هونەر بەشی هونەری سینەما لێرە سپاسی هەمویان ئەەکەم و بە تایبەت کاک دکتۆر دڵشاد بەڵێ جهدێکی زۆریان کردو و ئەو خوێنکارانە ینی گڕ و جۆشێکی زۆر باشیان تایە و بەڵێ فیلمی زۆر باش لە زانکۆ بۆمان هاتوو و هەوڵ و توانای زۆر باشی تیا بەڵێ ئەو فیلمانی کە بەدەستمان گەیشت و لە بە تایبەتی ئەمە گرنگە بۆ خوێندکاران کاکاون وایە چکە بە توانایەکی کەم ئەتوانن فیلمێک بەرهەم بێنن و لە فستیڤالێکی باشیشا بەشداری بکەن. زۆر تاوا دەرکەوتنیان هەیە. بەڵێ من هەڵبەت ساڵانە بوو لەو کۆلێجە خوێنکار بووم، ینی تەمەنای ئەومانە کرد کامێرەیەکمان پێبێت بۆی بچین ئیشە بکەین. ینی تۆ ئەم هەموو خوێنکارە کامێرە بەر تۆ ناکەوێ فڵان خەریکی خوێنکارێک تر خەریکی دروستکردنی فیلمێ بوو یا هەچ کەسە لەو خوێنکاران. بەس ئێستا خۆشبەختانە هەمووی مۆبایلەکەی پێەیە. ئەمە فرسەیەکی باشە، ئەمە دەرفەتێکە چانسیاوە بە زۆرێک لەو خوێنکارانە. نمونەش زۆرە کاکاوان فیلمی کوردی هەبووە، فیلمی لە وڵاتانی دەرەوە هەبووە کە لە ڕێی مۆبایلەوە وێنەگرتنی بۆ کراوە و گەشتۆتە کان. بەڵێ زۆر تاوا خەڵاتی زۆر باش و بەرزی بەدەستێناوە. زۆر تاوا. ئێستا ئەوەمان ئاسان کرد کە ئەڵێ کاکە بێ من کامێرەکەم وا بێ خۆ منیش کامێرێکی وان پێ بووە ئەوەم ئەکرد منیش نازانم پرۆداکشن بینیمان 100,000 دلاری راوە ئەگەر بژێ بە من واکەم زەحمە نەبێ مۆبایلەکەت پێەیە. ئەگەر خۆت خوازیاری ئەوەیت ئارەزوومەندی بۆ دروستکردنی فیلم بۆمان ئاسان کردووی مۆبایلەکەت پێ و سەلیقەی خۆت فەرمو بی سلمێنە بە مۆبایلەکەت و بۆمان. کاتە ئەوەی کە لە فیلمی هۆلیوودی شابینەرە بین چیرۆک و بیرۆکەکە با بڵێن گرنگە بۆی کە بتوانێت چۆن ئەم چیرۆکە و چۆن بیرۆکەکەی دانیت و ئەتوانین لە ڕێگەی مۆبایلەکەتەوە بیگەێنیت. بەڵێ زۆر باشە. کاک کاوان ئەمە پرسیاری ئەوەشە لێ بکەم، هیچ وەرکشۆپ و سیمینارێکتانە بێ بۆ خوێندکارانی زانکۆی سلێمانی؟ هەڵبەت وەکو یاخود کردوتانە پێشووتر؟ وەکو زانکۆی سلێمانی یعنی هەموو مامۆستاکان ئەوان پێشەوەی وەربگیرێن لە بەشەکە. پێشەوەی وەربگیرین لە بەشەکە. هیچ وەرکشۆپێکتان هەبوو، هیچ سیمینارێکتان هەبووە؟ ئێمە چەند بەڵێ چەند وەرکشۆپ بکرا بۆ سیناریۆ، وەرکشۆپ بکرا بۆ وێنەگرتن، وەرکشۆپ بکرا بۆ نواندن. بەڵێ پێش زانکۆ وەک وەرکشۆپ هەبوو. ئێستا خۆشبەختانە زانکۆی سلەیمانی هەیە کۆمەڵێک گەنج و خوێندکاری زۆر باش کە هەم دەرچووی ئەوێن و تاقەیەکی باشیان پێ و جێدەسیشیان دیارە لە فیلم و لە دراماکان. زۆر باشە. کاکاوان بەگشتی بەرەو پێشچوونێک لە فیلمما بینین، لە فیلمی کوردیا بینن بەڕێستا لە چاو باسی فستیڤالەکە ناکەم بەگشتی لە چاو ساڵانێ ڕابردووە با بڵین 10 ساڵ پێش ئێستا بە نمونە وەربگرین لەگەڵ ئێستاە. بەدڵنیایەوە خۆشبەختانە ئێمە جاران کە فستیڤالەکە کرا
یا کە فیلمێکمان ئەبینی زۆربەی هی دەرەوەی هەرێم بوو دەرەوەی هەرێم بوو. ئێستا خۆشبەختانە لە ڕووی تەکنیک و لە ڕووی هونەریەوە بەڵێ تاقی باشێ و تەکنیکی باشیش لە ئیشەکانەکرێ و فیلمی جوان. ئەمە وەکو ئەو کەسانی کە هونەرمەندن و کاری هونەریەکەن ئەی دۆخی بینەران چۆنە لە هۆڵی سینەماکانە؟ بینەر هەموو کات بینەرێکی باشی هەیە سینەما، خاستان هەڵبەت من لێرە قساک وەکو سلەیمانی ئەڵێم هەموو کات بینەرێکی باشی هەبووە سینەماکان. کاکەوان من کۆتا پرسیارە لە یەکەم ئەمە ئەوم پێ بڵێ کەی فیلمەکانی دیکە کە پاڵێوراون نمایشەکرێن و خەڵکی ئەزان کە بەڵێ ئەم فیلمانش بڕیارەکە بپاڵێورێن بۆ فستیڤاڵی فیلمی بمبایل. بەڵێ ئێمە ڕۆژانە ئەو فیلمانی کە وەرەگیرێن ڕۆژانە لەو پەیجەی خۆمان دای ئەنین ئەمانە وەرگیراون، یعنی ئەمانە ئەبینرێن لە فستیڤاڵەکە، بەڵام ئەمانە مەرج نییە هەمووی خەڵاتی هەبێ. هەڵبەت من لێرەوە ئەمێ دەستخۆشی و سپاسی هەموو ئەو ئازیزانە بکەم کە فیلمیان ناردووە، فیلمەکانیان هەمووی توانای باش و جوودێکی جوانیان کردووە، کارەکانیان جوانن زۆر، بەڵام دوجار ئەو لیجنێش باش هەیە و باشترین هەیە، ئەبێ بڕیار لەسەر باشترینەکان بات. ئیشەکان زۆربەی جوانن، بەڵام ئەوەی کە وەرنەگیراوە مانای ئەوە نییە کە ئەم ئیشە ڕەفزە و نەخێر نەزەربی لە سەریرا و نەڕەفزە، بەس ئەوەی لە کۆی 2 ڕۆژ تۆ 2 ڕۆژە هەیە بۆ فستیڤاڵ هەرە توانی 20 فیلم بۆ 25 فیلم نمایشکەیت. ئەگینا بەڵێ ئەو فیلمانی تریش فیلمی زۆر باشیشی تایە. ئێمە کە لیجنەکان سەیریان کردووە لە بینی باش و باشترینە بێگومان باشترینەکانیان داناوە، ئەوانی کە وەرنەگیراون ئەوانش هەمووی باشن، بەس ئیتر لە ماوەی ئەو 2 ڕۆژە 20 بۆ 20. ئەمە یەکەم ساڵە بەس کۆتا ساڵ نابێ جارێ نازانین، بەس هەوڵێک هەیە کە بەردەوامی پێ دەستان خۆش بێت کاکاوان، سپاس بۆ تۆ، سپاس بۆ ئامادەبوونت، هیوای سەرکەوتنتان بۆ خوازین، ڕەنگە منیش فیلمێکم ساڵێکی تر بۆ هیوای ئێوەش و هەموو بۆیان پرسیارم کرد بۆ ساڵی هەموو ئارەزوومەندێک ئەو بیرۆکەی کە هەیەی ئێمە بۆمان ئاسان کرۆ مۆبایلەکەی بەدەستێتی و ئەو چیرۆکە کە هەیە بیخاتە. سپاس بۆ تۆ، دەستێ خۆش بێت کاکاوان، دەستێ خۆش بێت. بێگومان کورسات مەگەزین لە بەرنامەکانی داهاتووە هەر لە کاتی فیستیڤاڵەکە و لە پێش فیستیڤاڵەکەش هەر هەواڵێک لەسەر فیستیڤاڵەکە بێت، فیستیڤاڵی فیلمی کوردی بە مۆبایل، هەر هەواڵێک هەر بەرەو پێشوونێکە بێت. بێگومان ئێمە ئەیگوازینەوە کە ئەمە پرۆژە و بیرۆکە و کارێکی نوێیە بەشی هونەری سینەمای سلێمانی و بە هاوکاری دامەزراوەی فیم، هەروەها بە سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورسات ئەم فیستیڤاڵە بەڕێوەچی سینەماش زۆر سپاس مامۆستاکەوان کە ئەم شەو لەگەڵمانە بووین، لەگەڵمانە بوویت ئازیزانی